ئێمە کۆمپانیای تۆبایتی بەشداریمان کرد لە پێشانگای هەلیکاری دامەزراوی ڤیم. ئێمە 5 هەلیکارمان ڕەخسانە بوو، توانیمان لەڕێی ئەو پێشانگایەوە 4 کارمەند دابمەزرێنین کە ئەو مەرجانیان تیا بوو کە ئێمە لە هەلیکارەکە دامان نابوو. وەکو سوود ئەتوانم بڵم سوودێکی زۆری هەیە ئەم پێشانگایانە، هەم بۆ ئەو کەسانی کە تەقدیمی ئیش ئەکەن، هەم بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ کارمەندان مەزرێنن. چونکەم بەڕێی خۆم ئەڵێم CV ڕێگەیەکی زۆر باشە، بەس قەت ناتوانانی بە تەواوەتی بزانی ئەو کەسەی بەرامبەرت چۆنە، بەس خۆی کە بەرەو ڕوویەت کە قسەی لەگەڵاکەی ئەتوانێ قەناعەتە پێ بکات کە تۆ سوود لەو کەسە ئەبینی کە لە شوێنەکەی توایە دامەزراوەکە تا لە کۆمپانیاکە تا هەبێ. و ئەتوانم بڵێم ئێمە دوای پێشانگاکە ئەو سیڤیانەی کە وەرمانگرتووە لەوێ کە CV زۆر باشی تایە، کەسی زۆر باشی تایە، ئێستاش کە خەڵکمان بوێت یا کارمەندمان بوێت بەسەر سیڤیەکانە دیسان سێری ئەو ئەکەینەوە. ئەگەر لەوەیان نەبێ ئەنجا هەلیکاردا ئەنینەوە، بەس تا ئێستا سوودی زۆری هەبووە و زۆربەی کارمەندەکان ئەتوانم بڵێم مەرجەکانیان تیا هەبووە کە لە ڕێی پێشانگاکەوە هەبووە. و ئەگەر پێشانگا ژایەکی تر بکرێتەوە، هەلیکاری تر بکرێتەوە، ئێمە بەشداریەکەین و ئەمجارە بە پلانی باشتر و زیاتر بۆی کارمەندی زیاتر وەرگرین لای خۆمان.